حەق نییە ئەوانەی ماڵیان لە شوشەیە بەرد بگرنە ماڵی خەڵکی. ئەمە وەڵامی هێرۆ ئیبراهیم ئەحمەدە بۆ کۆسرەت ڕەسوڵ عەلی جێگیری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی کە بەر لە چەند ڕۆژێک لە ڕۆژنامەی شەرق الئەوسەددا ڕایگەیاندبوو هێرۆ ئیبراهیم ئەحمەد دەیەوێت یەکێتیش بەرەو حیزبێکی بنەماڵەیی ببات هاوشێوەی پارتی. هێرۆ ئیبراهیم ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی لە ڕوونکردنەوەیەکدا وتەکانی کۆسرەت ڕەسوڵ بە زیان بەخش ناو دەبات بە جۆرێک کە نە لە بەرژەوەندی یەکێتیدایە و نە لە بەرژەوەندی خودی کۆسرەت ڕەسوڵدایە و نە لە بەرژەوەندی برادەرەکانیشیدایە وەک ئاماژەدانێکی ناڕاستەوخۆ بە بەرهەم ساڵح و ئەو ئەندام مەکتەب سیاسی و سەرکردایەتیانەی یەکێتی کە سەر بە باڵی کۆسرەت ڕەسوڵ و بەرهەم ساڵحن. هێرۆ ئیبراهیم ئەحمەد سەبارەت بە پۆستی سکرتێری گشتی یەکێتی دەڵێت پۆستی سکرتێری گشتی جگە لە مام جەلال نە لە ئێستا و نە لە دوا ڕۆژدا جێگەی قسە و باس نییە. دەژڵێت ئەو پۆستە و هەموو پۆستەکانی دیکە وەک سەردەمی حزوری تاڵەبانی نامێن و چاوەڕوانن کۆنگرە گفتوگۆی لەسەر بکات و گۆڕانکاری بەسەر پۆست و دەسەڵاتەکاندا بهێنێت. ئەموتەی هێرۆ ئیبراهیم ئەحمەد تا ڕادەیەک ناڕوونی پێوە دیارە بۆ پێی لەلایەکەوە باسی لەوە کردووە تا کاتێک جەلال تاڵەبانی حزوری هەبێت پۆستی سکرتێری گشتی جێگەی قسە و باز نییە. لەلایەکی دیکەوە دەڵێت لە کۆنگرەی داهاتوو یەکێتیدا ئەو پۆستە و پۆستەکانی دیکە و دەسەڵاتەکانیشیان گۆڕانکاریان بەسەردادێت و وەک سەردەمی حزوری جەلال تاڵەبانی نامێننەوە. جگە لەوەش داوای کردووە هەرچی زووە کۆنگرە ببەسرێت. ئەم بەشە لە وتەکانی هێرۆ ئیبراهیم ئەحمەد وەڵامی ئەو بەشەیە لە قسەکانی کۆسرەت ڕەسوڵ کە ڕایگەیاندبوو لە کاتێکدا جەلال تاڵەبانی زیندووە بەڵام هێرۆ ئیبراهیم ئەحمەد خۆی وەکو سکرتێری یەکێتی نیشان دەدات. سەبارەت بە دارایی یەکێتیش هێرۆ ئیبراهیم ئەحمەد لە ڕوونکردنەوەکەیدا دەڵێت نە لە نزیک و نە لە دوورەوە بەرپرسیاری دارایی یەکێتی نییە و دارایی یەکێتی لای ئەو نییە بەڵکو ئەوە ئیدارەی گشتیە کە بەرپرسیارە لە سەروەت و سامانی یەکێتی و هەر کەسێکیش دەیەوێت سەروەت و سامانی یەکێتی بزانێت دەبێت لە ئیدارەی گشتی بپرسێت. ئەم بەشەش لە ڕوونکردنەوەکەی هێرۆ ئیبراهیم ئەحمەد لە وەڵامی ئەو بەشە لە وتەکانی کۆسرەت ڕەسوڵدا هاتووە کە ڕایگەیاندبوو هێرۆ ئیبراهیم ئەحمەد دەستی بەسەر دارایی و پێشمەرگە و پەیوەندیەکانی دەرەوەی یەکێتیدا گرتووە. لە بەشێکی دیکەی ڕوونکردنەوەکەیدا هێرۆ ئیبراهیم ئەحمەد ئاماژەی بەوە داوە ڕۆڵبینی ئەو لە ناو یەکێتیدا بە خۆفەرزکردن و زۆرە ملێن نەبووە و لە دوایین کۆنگرەدا بەبێ تەزکیە و تێپەڕبوون بە پرۆسەی چەپڵە لێداندا زۆرینەی ئەندامانی کۆنگرە متمانیان پێبەخشیوە کە ئەمەشیان ئاماژەیەکە بۆ ئەوەی لە دوایین کۆنگرەی یەکێتیدا هەریەکە لە بەرهەم ساڵح و کۆسرەت ڕەسوڵ بەبێ پرۆسەی دەنگدان و بە چەپڵەی بەشداربووانی کۆنگرە وەک جێگرانی سکرتێری گشتی یەکێتی دیاری کراون. سەبارەت بە بنەماڵەییکردنی یەکێتیش هێرۆ ئیبراهیم ئەحمەد لە وەڵامی کۆسرەت ڕەسوڵدا دەڵێت هەر کەسێک ئەو قسەی کردبایە نەدەبوو کۆسرەت ڕەسوڵ پەنجە بۆ ئەو بابەتە ڕابکێشێت چونکە هەموو خەڵکی کوردستان دەزانن کە کێ دەیەوێت کوڕ و کچوو کەسانی نزیکی خۆی لە پلە باڵاکانی حیزبی حکومیدا بسەپێنێت بۆیە حەق نییە ئەوانەی ماڵیان لە شوشەیە بەرد بگرنە ماڵی خەڵکی کە بە بۆچوونی چاودێران ئەم بەشەی وتەکانی هێرۆ ئیبراهیم ئەحمەدیش ئاماژەیەکە بە دووکڕەکەی کۆسرەت ڕەسوڵ کە دەرباز کۆسرەت ڕەسوڵ لە ئێستادا وەزیری ئاوەدانکردنەوەیە لە حکوومەتی هەرێم و شاڵا و کۆسرەت ڕەسوڵیش ئەندامی سەرکردایەتی یەکێتیە. لە بەشێکی دیکەی ڕوونکردنەوەکەیدا هێرۆ ئیبراهیم ئەحمەد داوای کردووە هەرچی زووە کۆنگرە ببەسرێت و ئەندامانی کۆنگرەش لە کەشوهەوایەکی ئازاد و بێگەردە بە دوور لە چاوسورکردنەوە و بڕیاری پشتپەردەوە ئازاد بن لەوەی خۆیان کاندید بکەن یان کەسانی دیکە هەڵبژێرن. ڕاشی گەیاندووە چیتر ڕازی نابێت بەوەی بوختان و قسە و قسەڵۆکی بۆ هەڵببەسرێت.